دەم باش تەماشەوانە گەلێکی جاردم بخێر بم بەردەمی خۆ بەردەمی مایکی خەڵی تەوەرمێ ئیرۆ بناو نیشانی گەل و پەرلەمانی کوردستانی شایە چاودێریە کارên حکوومەت هەرێمێ بکە دەدەمەکێدا کو پەرلەمانی کوردستانی وەکە سازیە دانینا یاسایان کو بێگومان هەموو یاسا لە کوردستانی لە پەرلەمانی دەردەچن دەدەمەکێدا فیاسایەژ بۆ دەستگەهێکی بەجیکردنێتی نەشاندن کو حکوومەت هەرێما کوردستانی و دامو دەستگەن وەیە و پێویستە حکوومەت وان یاسایان جیبەجی بکە گەل و کارێکی دنجدا بێگومان ئەرکە پەرلەمانی چاودێریکردن هەموو کارên حکوومەت هەرێما کوردستانیە کاروبارên حکوومەت هەرێما کوردستانیە کو گەلو فیاسایان کو پەرلەمان دەردەکە هەیە چەندە حکوومەت هەرێما کوردستانی پابەند بێژی بۆ جیبەجیکردنا وان یاسایان دنهادا لە کوردستانê ku bêguman ve sê xolên parlemanî derbas bûn aya heta çandê parlemanî ektiv bûye lê ser çavdêrîkirina karobarên hikûmetê aya wextê heta çandê parleman kariye endamên parlemanî ku bi dengên xelkî çûnêrê berjewendiyên giştên xelkê Kurdistanê bi hemû توێژێنێ ve berçav girin yan jî kev endam parlemana herek cê bes cêbecêkarê ecindaya hezbekê ev hezbeyî li gorî xwe van parlamentaran handide bu derkirina yasayan ku ev yasayê jî berjewendiya van hezban tukmetirkirina desalata van hezban li Kurdistanê bêguman tezbît dikin. Belê berzan aya parleman tanîyetî çavdêrî hikûmetê herêm bike Parlemanî Kurdistan tanîyetî çavdêriyekî rastaqînê hikûmetê herêmî Kurdistan bike li nav parleman edayê parlamentaran ki hemû nînerê xelkên bi dengê xel çûne parleman aya hemûyan ku dengeyê li ser ew ki hemû بەپێی خواست و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان هەوڵ بدەن یان لە ناو پەرلەمانە خەڵکی هەیە ئەو ئەندام پەرلەمانێکی ڕۆیشتن بەوەی زیاتر ئەجندا و بەرنامەی حەزبەکانیان جێبەجێکەن زیاتر بەعازی دەرەوە لە ناو پەرلەمانی شەکەن نە بەپێی خواستەکانی شارعی کوردستانی ئایا ئەو نیقاشاتانەی لە ناو پەرلەمانە بەڕێوە ئەچێ بە تایبەتی لەم خولەیە تا چەند نیقاشێکی منطقی واقعیە تا چەند تەسیرێکی باشی هەیە بە تایبەتی وەکوالێن ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان کۆتەلی ئۆپۆزیسیۆنیشەیە دەسەڵاتیشە بێگومان کەسی سەر بەخۆشەنە لە چارچێوە ئەم نیقاشاتانە بە تایبەتی کە ئێستا لە گەرمەی نیقاشی لەسەر پرۆژەی یاسای بودجێ هەرێمی کوردستان هەیە ئایا پەرلەمانی کوردستان فعلا دەستگایەکێکە لە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەڵساوە بە تایبەتی ئەو یاسانێکیان پەرلەمانە دەرەکە چەندین یاسا دەرکراوە ئەم یاسایانە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەستگای جیبەجیکردن دەستگای تەنفیزی لە کوردستانە پێویستە ئەم یاسایانە جیبەجی بکە ئایا یاسای پەرلەمان دەرەکی حکوومەت پابەندی یاساکان بووە وەکو خۆی جیبەجی کراوە ئایا پەرلەمان کە ئەرکی چاودێریکردنی کاروباری حکوومەتە چونیەتی جیبەجیکردنی ئەم یاسایانە بەڕێزان حکوومەت پەرلەمان تانیویەتی چاودێریەکی ڕاستەقینە و منطقی و تندۆتۆلی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بۆ ئەم یاسانە جێبەجێ بکە ئایا چه ڕۆلێکی بینیوە پەرلەمانی کوردستان وەکو چاودێرەکان ئاڵێن گەندەلی زۆر هەیە بە هەدەردانی بودجە هەیە تا دوایی وەکو پێویست جێبەجێنێکردنی ئەرکی هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیر و کار بەدەستەکان ئایا ئەو وەزیرانەی کە پەرلەمانی کوردستان بانگێکە بە چ شێوەیەک بانگێکەوە کۆندەی پەرلەمانتاڕی وەکو میوانداریە ئەم فعلەن لێپێچینەوەیەکی جددی هەیە لەسەرەوەکی مکاسێنێکی هەیە لە ئێستای هەرێمی کوردستانە دەستگای یاسادانان کە پەرلەمانی کوردستانە تا چەند توانیوێتی چاودێریەکی ڕاستەقینەی حکوومەتی هەرێمی کوردستان بکە و یاسایی گرنگ دەربکە ئەدای پەرلەمانتاران تا چەند لە خزمەتی گشتی جادەی کوردستانیدا بووە من لەسەر ئەم تەوەرە لە خزمەتی ئەوەی بەڕێزم یەکەم پەیوەندی هێرش لە ڕانیە کاکێرش فەرموو ئەم کاتت باش سەرچاوم بەشوو بەرنامە دەکەم سپاس فەرموو بەڕاستی دۆرێکی جوانە لە ڕۆژانە بۆ بەرنامەیە من ڕای خۆم پەرلەمانی کوردستان تازەی زۆرترین گەندەڵی هەیە لە ناویدا کە بڵێن گەندەڵترین ئەوەیە کە باڵادەستە لە ناو کوردستاندا کە زۆرترین بودجەی زەبەلاحی زیوە لە ناو خۆیدا کاری جێبەجێ کردووە بۆی ڕۆژەکانی خۆی جێبەجێ بکە بەڵێ زاهیرە لە هەڵە بچە فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکت وەڵام من پێم وایە پەرلەمان تا ئێستاکە بە ئەرکی جدی خۆی هەمەساوە بەڵام ئەو ئەندام پەرلەمانەی مەعارەزە و ئەندام پەرلەمانەکانی مەعارەزە بەڕاستی ینی بەمرامی سیاسی خۆیان ئەوانیش ئیشەکەن لە پەرلەمانە ئەی ئەوانی تر وڵای ئەوانی تری شەروان بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بودجە تا درەنگ پەسەند کرێ پێم وایە زیاتر لە زەرەری پرۆژەکانایە ئەی خەڵکی کوردستان باجێکێکە دای خەڵکی کوردستان بۆ دەنگیان پێداوە خەڵکی کوردستان دەنگیان پێداوە بە مەعارەزە و بە حکوومەتی شۆ بەڵام لە بەرژەوەندی خەڵکە هەردوو لایەن بە تەواوەتی کار ناکەن ینی چێ ئەندام پەرلەمانەکانی یەکێتی و پارتی وەچی نیم عارەزەیش بەڕاستی ئەوەیە کە لە پەرلەمانە ئەگوزارێت یعنی ئەو هەموو قسەکردنە لەسەر بودجە بۆ شێوەیەش ئەندام پەرلەمانی وایە یەک ساعت قسەکە
بالێ کاک زایف سپاس بۆ سەرنجی تۆ. بالێ بەرزان بگومان لە چارچوەیەکی ئێستا پرۆژەی بودجە لە پەرلەمانە نیقاشی لەسەرکرێ بگومان بچنی جیا هەیە بە پەیداتا باڵاوەکەنەوە کە بودجێ ئەمساڵ بە تایبەتی بودجێ ماسەکانی یاریمی کوردستان چەند تەرخانکراوە لە چاو پارساڵ کەمە زیاد کردووە بە تایبەتی لە پەرلەمانی کوردستانە بە پێی توێژینێکی ژووری ئابووری بزنەوەی گۆران باس لەوە کات کە پارساڵ بودجێ خەرجی فەرمی پەرلەمانی کوردستان 17 ملیار و 61 میلیۆن دینار بووە باسی ئەوە شکایە کە ئەم ساڵدا بوو بە 55 میلیۆن دینار ملیار دینار بێگومان ڕێژەیەکی زۆر زیاد کردووە بێجگەلەوەش باسی بە تەقدیریش باسیەوەکە کە چەند پارە بوو جلوبەر سەرف کرا چەند بۆ کارتی مۆبایل چەند بۆ سوتەمەنی چەند بۆ ئاو چەند بۆ نوژەنکردنەوەی پەرلەمانی کوردستان کە باس لەوەشێکە کە سا هەموو ساڵێک بودجەیەکی زۆر بە سەدان میلیۆن دینار تەرخان ئەرکێ بۆ نوژەنکردنەوەی پەرلەمان هەروەها بۆ چاکردنەوەی کەلوپەل و ئەوامیرەکانی ناو پەرلەمان باسی ئەوەشەکە یەکێک وەکو یەک پرسیار ئالێ باشە هەموو ساڵێک ئەم شتانە نوژەنەکێتەوە بە سەدان هەزار میلیۆن دیناریش بە سەدان میلیۆن دینار بۆ تەرخانەکەی هەیە چاندێ بۆ ئەمە هەموو ساڵێکە شکێ جارێکی دیکە تعمیرەکرێتەوە بەرحال بەڵێ هێژان بودجێ ئیساڵ یەخەرجین پەرلەمانی کوردستانی 55 ملیار دینارە لە گۆر توێژینێکە ئابووری بێگومان و پارساڵ 17 ملیار و 61 میلیۆن دینار بووە بڵێ هیوا لە ڕانیە فەرموو ئەلۆم کاتت باش سەرچاوم وڵی بێزانت من وەکو پێشمەرگەیەک دەمەوێت زۆر سپاسی ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزەی گۆڕام بکەم بەڕێز کاک سەرهەنگ فەرەت بەڕاستی زۆر دیفاعی لە هێزی پێشمەرگە کرد موچەی هێزی پێشمەرگە زۆر کەمە دەمەوێت زۆر سپاسی کە مەناوی زۆربەی زۆری پێشمەرگەکانی لیوای کۆیەوە بەڵێ بەرەزان کاکی وا سوپاسی پەرلەمانتارێکێکە دیفاعی لە پێشمەرگە کردووە کە بودجێ کەمە ئایا پەرلەمانی تر پەرلەمانتارەکانی تر ئەو توێژەکانی تر معاوقین کە سوکاری شەیدان ئەو کەسەی دەرامەتیان نییە خەڵکی کوردستان ئەو موازفانەی کە داهاتیان کێمە کە موچەیان کێمە خەڵکێکی نەخۆش توێ بە ئەوانەی کە هیچ تەوزیفێکی حکومی نییە ئەی ئەوان دەستخۆشی لە کام پەرلەمانتارکەن ئەو پەرلەمانتارانی دیکە کامیان هەیە کە دیفاع لە حەقی ئەوانیش بکە هیواداری نەکرد شتێکی باش نمونەیەکی تریش هەبێ بەم شێوەیە ئێوەی بەڕێز ئەتوانن بێگومان سەرنجی خۆتان بدەن محەممەد لە چەمچەماڵەوە فەرموو ئێوارە باش سەر چاوم دەستخۆشی بەرنامەکە لێگەم بەڕێزم من لەسەر تەوەری بەرنامەکە دیارە هیچ شتێک نیە بەڵام شتێکی لێرام ئەگەر بمێ ئاماژەی پێ بدەم ئەگەر ڕێگەم پێ بدەی باڵێ بە کورتی زۆر ئێمە وەکو خوێندکارانی ئامادەی یەکێتی لە چەمچەماڵ کۆمەڵی خوێندکاری طبعا بەڕێوبەرەکەمان مامۆستا دلێرە جا کۆمەڵی خوێندکارێک بەڕاستی لە ماوەیە بەردەوام لە فەسڵکردنی خوێندکاراندا ئێمەش داوت لایەنە پەیوەندیارەکان ڕێگەین لە ڕێ بکەنەوەی وەزیری پەروەردە و هەروەها بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ ئەمانەیە ئاگادار من لە مۆزوعە بەڕاستی ئەم مدیرە شیاو نییە بۆ شوێنەکەی خۆی چونکە کۆمەڵێک ناڕزایی زۆری لەکەدور لە خوێندکاران و بە ڕێژەیەکی بەرچاو خوێندکاران فەسڵەکان لەبەر هیچ وەکارێکیش ئەمەش تەنها بۆ مەبەستی ئەوەی پلو پای وەزیفەی خۆی بەس بە هەڵسەنگێنین لە بەرچاو مدیرەکانی ئێمەش داواکاری لە ڕێی جنابتانەوە ئەمە بگەن بەسەرەوە باڵێ کای محەممەد باڵێ وەکو تۆڵێ ئەو مدیرە واکە بێگومان ئەمە لە تەرێشمە بۆی شینی خۆی توکمە بکایە بە فەسڵکردنی تەڵەبە کە یارکەوە خزمەتکردنی تەڵەبەیە چۆن بتوانێت بەم شێوەیە پێگەی خۆی توکمە بکە وەکو تۆڵێ بەرحاڵ زەینەب لە سووران فەرموو زەینەب قەزایە سووران گەرمە ئەزوارم چۆنی باشی ئەزێ باشم سپاس کەرم کە چۆنی باشی ئەس باشم زۆر سپاس فەرموو برا دەربارەی گوجێ مەسەلان هەرێ بەڵێ مەسەلان پشتێکی ئای بە هەندە هاتکۆ خوبان سا تێلەڤیزیۆنە والله بەری 20 ڕۆژە چوومە ئیرانێ دکتورە خود دێ تێلەڤیزیۆنێت معنۆ تێلەڤیزیۆنێت هەنگۆ ئەو باس و ئەو دلات کرد و یە معنۆیە سەرکێت هەرێمێ و فلۆمر و خوش ئەرمێت خودکەتانەوە ئەلەمە بیۆنیدا بەڵێ زەینەب خان بگرین معنۆ دەستەیەک بگرین سەرمە ئای بەوەکی دێژی ئەوە کەسکەتە ڕۆژە شێت ڕۆژە پێشمەرگێمە کارکی پاو پوشتونە بۆ چ جۆرێکێ نەنووشێرۆ نەفلۆ جۆرێکە هەنۆ سەرەدۆنەوە پێشمەرگێت کەم بەرسیاتەوە یعنی ئەگەرێک بێت بودجەک و مەحساتەیەژێک تووەکو وڵاتێکە بێرێمێ تەژی حەسەیەک وی بودجەی داهی هەر کەسێکی حەسەیە هەیە ئەگەر خەڵێک لە پرس حەقی خۆی ڕاستەقینە بێگومان زەینەب خان بەرچافڕوونی بوتە
هەموو دین هەموو ڕەوشت هەموو عادات و تەقالیت هەموو یاسا هەموو ڕێسای دنیاە هەر ئینسانێکی کو نەشی دیفاع الحەقی خوب بکات هەر سازیەکی کو ئەرکەوێت دیفاعکردن حەقی ڕاستەقینەیە خەڵکی و دیفاع بەرچەفڕونیە خەڵکی بیت نەشێت ڤیجی بکات بێگومان ڤان هەمی ئەرکا و ڤان هەمی واجباتە یەدیرە ئەvە حەقێکی مەشروعی خەڵکیە ینی عیبان بەحسێ بودجێ بکەین عیبان بەحسێ پەرلەمانی بکەین عیبان بەحسێ سەرۆکا بکەین هەی بەڕێزان باشان بەحسی چ بکەین بەحسێ هاوڵاتیە هەرێمە کوردستانی بکەین کو هیچ دەستێویدانی نیە هەمیژی گلەیە هەمیژێکی هەمی مشکلێت سینگەوی دەقەتیز بۆی بەرحال سپاس بوتە بێگومان ئەرکی ڕاستەقینەیە مە بەرچەفڕونگە خەڵکیە لەسەر هەمی تەوەران هەر تشتێکی پەیوەستی ژیانەوە هیچ هێڵا سوڕمەنی نە هیچ مقادەش بلیان دێک و فعلا چارچوێ میهانیەتە خوا سەحەفێ ئەم کار بکەین زێباری لاکرێ دەم باش دەم باشتر باشی کاکە بەڵێ کاکی زێباریە زێ باشم فەرموو دەرچەوە مەمنونە ئەکۆ دەستێکت چێرە کۆستە بەڵێ بێژم چێرە کۆش جانە پێتە ئەس باشتە ناگەم کاک زێباری دەنگێتە قەتە دوێزوارم فەرموو من چێرە کۆشتە چێرە کۆش جانە پێتە ئەلۆ بەڵێ چ قادك نسبة قضاء ديزني كانوا بحركة بوشة برا سلم كانوا لي وا بالوك أعطونك تشتى ديوزير هذا شو مسألة يا كوكا بەڵێ کای زێباری تێگەشتم سپاس بۆ سەرنجاتەژی محەممەد لە سەی سایق فەرموو ئێوارە باش سەرچاوم کای محەممەد باشتر وڵای من وەکو ڕێی خۆم بەڵێ ئەکید ڕای خۆتە بەڵێ من خۆشەویستم بۆ حیزب و هیچ کەس و هیچ لایەنێک نییە بێلانە ئازادی هەر لایەنێکیش بی ئیسلامی بێ تەرعەلمانی بێ کۆمۆنیست بێ مشکلەمان نییە لەوەیە لەگەڵ جوانە هیچ سەرکرد و هیچ خایجە بە مەقەدەس نازانم لە وڵاتە بەڵام سیستەمەکە لە وڵاتە پەرلەمانی نییە کاکەم سیستەمەکە هەموو کەس دەزانێت چۆنە ئەوەی کە لە خەڵقی ئەوساتا بەعام هەیە بێژگە دوو وڵات ئیسرائیل و تورکیایە هەمووی ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە وڵاتی خۆشمانە هەیە هیچ لە ئەندام پەرلەمانەکانی میسر و تونس وانە باشتر نین ئەومان زانیمان نعم نەکەی ناژی لە وڵاتە ئەو ئەندام پەرلەمان ئۆبزانیش دامەوە هیچ لێ ناکرد هەتا ئێوەرە ناڕازی بن لە بودجێ ئەم وڵاتە لە کەم کوڕی ئەم وڵاتە خۆ کەس گویان لێ ناکرد هەر بە دەنگی زۆری نەیە يعني دەری تۆ ئەڵێ نازانم ئەمە قسە لەسەر چی نەکەن قسە لەسەر بەڵێ يعني بەڕاستی گلەیەکیش مەیە لە جەنابوو بەڵێ هەر ئەوە ئەڵم ئەکرێ من هاوڵاتێکم لەم وڵاتە يعني گلەیەکم بێ لە باسی شەخص ناکەم بەس باسی سیستەمەکە ئەەکەم ئێوە ڕقەمەکەی نازان بنووسن و ماوەی واتان و ڕقەمەکەی نووسین و نازان ڕقەمەکەی نەکەین کاکە من هاوڵاتیەکم مەعاناتم هەیە ئەیگرێ لێ کاک محەممەد سوپاس بۆ سەرنجی تۆ پێم وایە تو وەکو بینەرێکش لەوایە لە ئێمە رازی نابێت دلت ئەشکایە کەسێکی دیکەوێ بەبێ هیچ عەقڵتەنانە تەرخانێکی بەسیتت گرتووە دۆ لە ڕووی تو بێ جوێن بە تو بدا تو بخۆ رازیە بێ کاک محەممەد تو ئەوە لەعنی لە ناخی خۆتە ئەوە قبولەکەی بەرەجان بێگومان لێرە بەردەمەیەکە ئەو بڕیارەکە دەرکەرەوە بۆ ڕێزگرتنێکی لە ڕادەبەدەری ئێوەی بەڕێزە بەسەرکردەکانەوە بە موازفینەوە بە فەقیرەوە بە هەموو کەسێکە بە هەر کەسێکە بینەرێمەیە ئەوە شارکی خۆمانە کەسێک بێت فەضای ئازادی ئەو مینبەری ئێوە بە ئیستیقلال بکە بوو جوێن و جوێن فرۆشتن و قسەی ناشرین بێگومانەوە ڕێگە پێنەدراوە قبول ناکەینەمە ئامان چ لە شاری سلێمانی فەرموو کاکە مانچ ثاني کاکە مانچ فەرموو باسط هنا برنامج كان سوريا كانوا دار حكومتي ريما بەڵێ السوريا كانوا دار حكومتي ريما ئەمە لەسەر حکومانی ئەمە لەسەر پەرلەمانە ده برنامج بفرغناك بس عيبه ابويا وكان ثاني بس بۆ عیبە لە چی عیبە قسە بکە دڵنیاش باکە قسەیەکە هەڵا هیوادارم کە نەشکرێکە بکرێ ئەو ئیجراتی پێشتر وتمانە بەس قسەی خوب بکە کاکە مانچ آخر دياني وارث تواري كتان كرو دا سر صار كرك اي ما لا سر تشيب كان كاكا ما ما لا سر تشيب كان مستقبل قررنا حكومتي رم بتمانه وخمسه وكنت صدق بك بدميه اي باسي تشيب كان اي باسي حكومتنا كاينو او حكومتك خالق باري وابا لسر حسابي خالق لسر حسابي بوجي خالق باري خالق خدمتي خالق كاكي مكاسيا بتميه لسر وانا كان لسر تشيب كان برايتو لسر تشيب كان اما هاد لخو ما ناقص كان ليره يعني ام هولات يا ناوي يا ريم استواتو سيادانا نستيا بعد زاد يخسر كي
بەڵێ بەڕێزان زەینەب ناوێک لە قەزای سوڕانەوە کایکەمانجیش لە شاری سلێمانیەوە وەکو خۆیانە لێ نازانم کا لە چی قسایکەن ئەڵێن زۆر عیبە ئێوە باسی بە عیبە ئازانن ئەوانە فعلەن عیبە کە ئێمە لەم وڵاتەیە باسی کێشەکانی خەلک بکەین باسی ماوەناتی خەلک بکەین باسی شێوەی ئیدارەکردنی ئەم وڵاتە بکەین ئایا من لێرە نازانم قسە بکەم خزمەتی ئێوەی بەڕە بەشەیەکی ڕاستەقینەکەم ئان کایکەمان چەکۆ خۆیان لێ عیبێەوە باسی حکوومەت و باسی ئەوە باسی ئەوە بکەن یان فعلەن سەرنجیەوە لەسەر قسەکانیەوە بەرحال ئێمە لە ئەرکی ڕاستەقینەکانی خۆمان لە نادەین ئیش ئێمە خزمەتکردنی ڕاستەقینەی خەلکە خزمەتی حکوومەتیشێکین گەلێک جار بە چاڕوونیە دەین بە حکوومەت گەلێک جار کێشەکانی خەڵک گەینە حکوومەت کێشەکانیان بۆ چارەسەرەکە بەهەڵ سیروان لەو لێرەوە فەرموو الو بەڵێ چاکە سەر کاک سیروان فەرموو دەستخۆشی لە ئەندە پەرلەمانی گۆڕانەکەن بۆ گۆڕان ئەی ئەوانی تر بەرحال تەلەفۆنێکە دیارە گۆڕان لەو لێرە فەرموو باشی برە کاک گۆڕان فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێک بەڵێ ئێستا دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم سوپاس فەرموو قسە بکە بەڵێ وەڵا بەنز بە تۆڕەکەی ئەو ڕاستی تکایە قسە بکە کاک گۆڕان ڕاستی پەرلەمان دەورێکی گرنگی بینیوە و توانیەتی دەورێکی گرنگی بینی توانیەتی چاودێرێکی باشی بجە بکە ئەمەش لە بەرژەوەندەی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵێ داوا لە ئەندام پەرلەمانانی گۆڕانە تکایەک استقلالی ئەو هەموو درۆدەرەسانەی کە ئەوان دەیکەن نەینەوە بۆ ناو پەرلەمان و ئەی بەڕای تۆ ئیشی لە ناو پەرلەمانە چییە وەکۆ چی درو دەلەسەیە بەڕای تۆ بەشکە مێستا پەرلەمانتارانی گۆڕان بزانن زۆر شت دەخەنە ڕووکە هەمویان جێگای درۆ بەس بۆ پرۆپاگەندەی هەڵ ئەی پەرلەمان باسی چی بکەن هەمویان دانیش لە باس چەپلە لێدەن دەست بەرزکەنەوە چی بکەن بەڕای تۆ چی پێویستە بکەن لەسەر هەموو شتەکان نابێت دەست بەرزکەنەوە بەس ئەوان زۆر شتی وا دەڵێن کە بۆ چاوپۆشی خەڵکە یعنی شتەکان دیارن چ دیارە ئەکرێ ینی تۆ ڕخنەیەکی بەس منطقیە بێ ینی منطقی بڵێ ئەمە گۆرە پەرلەمانتارانی گۆران لەمای حاڵانە بۆ بەشکەم جیان لێ بێ نەک هەر لە پەرلەماندا تەلەڤیزیۆنەکەی خۆشاندونێ تەلەفۆنم بۆ کرد چەندین جار بووم کە تا هەڵیان نەکرد ئەوان دیارە تەلەڤیزیۆنەکەشان هەر پەیوەندیان بە هەندێ هەیەوان تەلەفۆنی هەندێک شەخص هەڵدەگرن هەموو شتێکیان پرۆپاگەندەی ئەی پەرلەمانتارانی کوردستانی ئادایان چۆن بەدڵتە بەڵێ پەرلەمانتارانی کوردستان ئەوانەی پارتی یەکێتی زیاتر لەوە تا خزمەتی خەڵک بکەن ئێمە لەسەر سەری خۆمانیان دادەنین ئەوان توانیەتی خزمەت بکەن لە ناو پەرلەمان وەڵی تا ڕادەیەکی زۆر باشە ینی بەڵێ سوپاس بۆ تۆ بەڵێ کەنداڵ زاخۆ کەرەمکە کەنداڵ زاخۆ بەڵێ گارت سەر هێلێ نەمایە هیوا لە سوورانەوە فەرموو هیوا لە سووران بەێ ئەو کاتت باش هەموو کاتێک سەوارەکە بەنسبەت ئەمدا پەرلەمانەونی پەرلەمان بەشەیەکی گشتی پەرلەمان بەرەزانەوە کۆ دەستگای یاسادانان چۆن چاودێری حکوومەت کردووە بەێ ئەمە فەرمانبەری ئاوینە بەڕێز بەڵێ فەرمانبەری ئاوین ئاوی میراو بەڵێ ئێمە معاشمان زۆر کەمە داوا لەو پەرلەمانە ئەکەین خوێندنەوەیەک بکرێت بۆ ئەو فەرمانبەری ئاوێ هەتا ئێستا هیچ وێنە نەبوو یعنی خوێندنەوەی بکرێ باشە معاشی ئاوی 280,000 باشتەگای ژیانی ئێستا باشە کاتماش بازار ئێستا 400,000 پارەیە ئەوە داوا لە حکومەت دەکەین لەو ئەندام پەرلەمانە خوێندنەوەیەک بکرێت لە ئەو معاشمان گەلێکمە ڕاستی بەڵێ کاک هیوایمە شێوادارین سەرنجی تۆ گەشت بێ گەڵالی لە شارە زۆر فەرموو کاکە بەڕێزەکەم کاتێ باش هەموو کاتێکت کاکی بەڕێزم ئەو کاگینەی کە ئێستا تەلەفۆنی کرد لە هەولێرەوە ئەو گۆران و ئەو برادەرەی تریش ئەیانەوێ پەرلەمان کە دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ بەس جەماعەتی ئەشهەدو بیلا بن و بکێشن بە ملی خۆیانە بڵێن ئەشهەدو بیلا ئێوە هەموو شتێکتان چاکە ئەی ئەگەر مەعارەزە نەبێت و خەڵک ڕەخنە نەگرێ لە حکومەت ئیتر حکومەت وجودی چییە بۆ قبوڵیان نییە بۆ قبوڵیان نییە و میلەتە ڕەش و ڕووتە کوڕیاوە بەکوشت برایاوە بەکوشت باڵی سوتاوە ئیبادەکراوە لە پێنا هەموو بە خوێنی خەڵکی ڕەش و ڕووداتۆ دەبەرهەم وایە یانە
باشە نابێ قسێ بکات نابێ ڕخنەیەک بگرێ لە فکر نابڵێ داهاتەکەی چی لەکەی لە خزمەتی کێیە ئەم داهاتەی کوردستان لە خزمەتی دوو بنەماڵایە بە تایبەتی بنەماڵای بارزانی دەستیان کردووە بەسەر لە شەستەکانەوە تا ئێستا کۆخی دەسڵاتیان کردووە ڕۆڵەیە و خەڵکیان کردووە بە سومەتەمەنی بۆمانەوەی دەسڵات و پێگەی خۆیان لە کوردستانە دوابی ئەو کاکەیە چیە من خواگەری یارمەتیم بی بەڵێ قسە بکە ئێمە کێشەمانیە لەوەیە فەرموو بەڕێزەکەم لە شەستەکانەوە تاکو ئێستا شەڕی ناوخۆیان دروست کرد لە شەستوسیا تا حتا و چوار دوایان بەتاڵ دیسانەوە شۆڕشێکی نوێی گەلەکەمان دروست بووە بە خوێنی هەزارها ڕۆیان خاکەت بین بوو ئەم دوو مناماوە دەستیان کرد بەسەر سەروەت و سامان و داهاتیە و خەڵکە ئێستا ڕۆڵەیە و خەڵکە ڕژوتەیە سوتەمەنیە بۆ ئەمان بەڵێ کاک گەڵاڵی بەڵێ سپاس بۆ تۆ عەلی لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش و دەستخۆشی لێکم زۆر سپاس کاک عەلی هیوادارم سەرکەوتوو بن و ڕاستیەوەی کە ڕەخنن لەو کەناڵیەوەی گرێ لە وڵاتە ناژی ئەڵی ئەم دنیای نەبینیوە بەڕەخنە لە ئێمەش بگرن کومەڵی خەڵک هەیە لە وڵاتەیە کاک عەلی ئەنی زۆر لەلای ئەو هێلی سۆڕەوەی کە ڕەخنە بگرێ یعنی لە وڵاتەیە ئەو بیرکردنەوە هەیە ئێمەش ئەزانی لە وڵاتەیە ژین ئەزانی کومەڵی خەڵکی ڕەخنە قبول ناکە ئاسایی بە نەگەیشتووە زۆر ناحەقە بەڕاستی ڕەخنەی ناحەق بەڕاستی قبول ناکرێت کاگە کار بەڕاستی ئەو کەناڵی ئێوە بە تایبەتی ئەتوانم بڵێم ئیتر وەسم ناکرێت لە چاکیە لە ئیشەکانی خەڵکە بەڕاستی لە کەم و کوڕی خەڵکە دەستخۆشیدان لێ ئەەکەم بە تایبەتیم دەستخۆشی لە پەرلەمانیشەکەم بە تایبەتی معارەزە کە توانیوێتی خەڵک و شار کاتەوە خەڵک حەقی خۆی بزانێ خەڵک بزانێت چی ئەکات چی ناکات من دەستخۆشی لەو ئەندام پەرلەمانانە ئەەکەم ئەی پەرلەمانتارانی تر کاکەلی زۆرینە لیستی زۆرینە لە پەرلەمانی کوردستان ئەندامانی لیستی کوردستانینە لە پەرلەمانی کوردستان منەزم زۆر عیبە منەزم زۆر عیبە ئەوانە کە زۆر و کەمی ئەەکەن ئەندام پەرلەمانی گەبەرێت هەڵەسێت دیبا لە پێشمەرگە ئەکا بەڕاستیم لێرۆچاوی ماچەکەم پێشمەرگە یعنی وڵات بەڕاستی ئەوانە ڕێز لە پێشمەرگە بگرن مەفروزە هەموو شتێکی پێشمەرگە من خۆ نە پێشمەرگە و نە پێشمەرگەیشم بەڕاستی من پێشمەرگە ناوێکە من شانازی پێوە ئەەکەم هەموو بکە ئەو ئەندام پەرلەمانی کە دیبا لەو پێشمەرگانە ئەەکەم من زۆر بەڵێ کاکی عەلی هیوادارم گوێژیان لێ بگرن زۆرین گوێیان لێ بگرن بەڵێ سپاسە هونەر لاولێر فەرموو ئێوارە باش بێ باشتر کاکە دەستخۆش بەرنامەکە لێ یەکەم سپاس فەرموو ئێستا کەم لە یەک تەلەفۆنی گوتی عیبە بۆ کەناڵەکەی من بەو دەرم عیبە بوو ئەو لە زیاد حکومەت قساکە ناسایی ئەو سەرنجی خۆیەتی ئەو متخۆش حکومەتە بۆ دیفاع لە حکومەتەکە بەڵام فێرن توش وەکو بینەرێکی کاک هونەر ئەو سەرنجی خۆیەتی ئێمە بەرپرسین بەو سەرنجەوە بەڵام پێت وایە عیب بێ بۆ ئێمە کە باسی مشکلەیەکی ڕاستەقینەی زۆربەی زۆری خەڵکی کوردستان نەکەین ئەی باسی چی بکەین لەوە زیاتر باسی چی بکەین قەناتی یەکەم کەناڵ لە کوردستان ڕاستەخۆ پەیوەندی بە خەڵک بۆ بکە ئەو پۆزیسیۆن ڕقەمەکان دانان بەزێنەکەی وەدا دەبەزێن عقیمە دەستخۆشی بۆ بکەین بەنسبە پەرلەمانتارانی کوردستان ئەوەندەی بەرژۆندی خۆیان ئەوەندەیش بۆ حکومەتەکەن بە تاکید بۆ خەڵک ناکەن بەڵێ بەتاکید ڕوون یعنی هەموو خەڵکە زانێ هەموو خەڵک شەوێنیشە زانێ ئەوەندەی پەرلەمانتارانی کوردستان ئیش بۆ بەرژۆندی حەزبەکەیەکە لە بۆ خەڵکە ناکەن بۆ تاکید بەڵام ئینشاڵڵا هەڵبژارین هاتووە دەرەکە ئینشاڵڵا ئەگەر تەزویر و ئەگەر بەتەوە یەکدۆکان سەیتەریانە سەوی ئینشاڵڵا و کاتە دیێرەکەی زانە بەڵێ کاک هونەر سپاس زانا لە سلێمانی فەرموو ئەم کاتەوە باش ڕۆحەکەم سەرچاوم دەخۆشی بەرنامەکە و لێەکەم سوپاس فەرموو دەخۆشی لەو ئەندام پەرلەماناکەم کە شەڕ لەسەر قوتی خەڵکەکان بێ جیاوازی تر یەکێتی بێ پارتی بێ گۆڕان بێ ئیتر ئەگەر خەڵک تۆزێ شعوری هەبێت و ئەگەر خەڵک تۆزێ چاوی هەبێ ئەزانێکێ بەرگری لە ماف و کەرامەتی خەڵکەکە تێگی براکەم ڕۆژان لە دوای دروستبوونی گۆڕانەوە پێش دروستبوونی گۆڕان یەکێ لێمە تااقەتمان نەبوو سەیری پەرلەمانی چووکە نەمانەزانی پەرلەمان چیەکات و ئیشی چیەکات و بودجە چییە و چینی و بۆ کوێ ئەڕات و بۆ چێ سەربەگرێت بەڵام دوای دروستبوونی گۆڕان ئەمە بەرگریکردنیە لە گۆڕان بەڵام دوای دروستبوونی گۆڕان زانیمان کە بۆ جەنابی گۆڕی مەلا مستەفای بەرزانی بودجە دەرخانەکرێ کە ئەمە شتێکی زۆر سەیرە بۆ حیزبەکان ئەوە مپارە سەرفەکرێ بەڵام کاکزانە بێژ لێرەش کە گۆڕانیش دروست بووە کۆتۆڵی کۆمەڵی بەڵام هەر لەوەشە لەسەرەوەشە هەر لیستی کوردستانی کە لە هەردوو پارتی دەسەڵاتدارات و ئەوان زۆری نهێنەوە لە پەرلەمانی کوردستان باش ئەی نونەری ئەوان ئەی پەرلەمانتاریانە ئەنی ئەوانیش بەشێکینە لە دیفاعکردن لە قوتی خەڵکی کۆتۆڵی لە مەشاکلی خەڵک لە ناو پەرلەمانە جوانترین پرسیارێک دەست خۆش بێ
ئەوەی کە تۆ باسێکی شتێکی جوانە ئەوانەی یەکێکی باردی کە تۆ باسێکی قورعانیان خواردووە ئایا ئەم قورعان خواردنە هەتا ئێستا بینیمانە لە سەقۆدی خەڵک شەڕکەن یان ئەوەی کە بینیمان لەم ئاخرا ئەندام پەرلەمانی گۆڕان قسە ئەکات و ئەندام پەرلەمانێکی پارتی دژایەتی ئەکات و ئەچێ وەرەقەی ئەیاتەیە ئایا لە پەرلەمانە ئەوێ بەم جۆرە بێ لە سەقۆدی خەڵک شەڕ بێ دەستخۆشی بەرنامەکەت لێکم ئەو برادەرە قسەی کرد لە هەولێرەوە من دەستخۆشی لێکم بەڵام هەولێری پایتەخت لاپاو هەستاوە کەس ناچێ بەلایە زۆر سپاسانەکەم باڵێ سپاس باوکی سەنگەر لە هەولێر فەرموو باش کاکە سەرچاوم کاکە دەستخۆشی بەرنامەکەت لێکم من لە خزمەتدان فەرموو من پێشمەرگەم باڵێ کاکە من یەک شتێکم هەیە بۆ ئەو برادرانەی کە دەڵێ بۆ ڕخنە لە حکوومەت و لە پەرلەمانەگرن ئەو برادەرەی ئەو کات ئامانجەی کە ئێستا قسەی کرد لە سلێمانیەوە طبعا ئەوانە دیفاع لە ئەوانەی کە لەناو پەرلەمانە دیفاع لە پێشمەرگاکەن و لە خەڵکی چینی فەقیر و هەژارەکەن ئەوانە کوردن بەڵام ئەو کەسانەی کە دەڵێ بۆ ڕخنەگرن ئەوانە کوڕەساشن ئەوانە کوڕە مستەشارن ئەوانە خۆیان بەشدارن لە خوێنی ملەتی کورد بۆیە پێیان ناخۆشە یەکێکی وەک جەنابتان ئەو کەسانەی کە پەیوەندیەکەن دیفاع لە فەقیر و هەژارەکەن ئەگەر پێشمەرگە نەبێ لە ڕۆژەکانی ڕۆژە ناخۆشەکانە بزانم خەڵک چی پێکرێ بزانم ئەم کوردستانە چۆن بەڕێواتێ زۆر عیبە بۆ ئەو کەسانەی کە بەڕقەی پێشمەرگاکەن یان قسە بە پێشمەرگاڵە یان پێیان ناخۆشە ئەندام پەرلەمانێک کە دێنێ دیفاع لە پێشمەرگاکە ئەوانە ئەڵێن بۆ قسە بە حکوومەت دەڵێن ئەو پەرلەمانەی کە ئێستا دانیشتووە باسی بودجاکە تەنیا کات بەسەر بردنە تەنیا بزرگکردنی بودجەیە هیچ مەوزوعێکە نییە باڵێ سپاس بۆ تۆ باڵێ هێژان پشتی بێ نابڕێ لەسەرمان تەوەردە بەردەوام بین دووبارە سەڵاف هێژان لەسەر تووڕێی کۆمەڵەتی ئایا پەرلەمانی کوردستان تانوویەتی چاودێری حکوومەت بکە یاسین قادر ئەڵێ نەخێر هەروەها باوان عەبدوڵڵا شاڵێ بەڕای من نەخێر چونکە دەسەڵات نییە پەرلەمانی کوردستان هەروەها هاوڕاست ئیبراهیمی شاڵێ پەرلەمان چاودێری بکات بەخێر بینەوە ئەوە کە بینە ناو پەرلەمان ئەوانە کە بێنە ناو پەرلەمان دەرز دراون هەروەها هاوڕێش ئاڵێ ئایا پەرلەمان تانوویەتی چاودێری خودی خۆی بکە هەروەها ساڕەش ئەنووسێ نەخێر بە هیچ شێوەیەک نەیانتوانیوە کاتێ تەرخان بکەن بۆ چاودێریکردنی حکوومەت هەروەها هێمنیش ئەنووسێ ناوەڵە بەلکو زەرەری زیاتر بووە هەروە لەسەر تەوەری ئەمڕۆمان بەڕێزان ڕاواز ئەزیزیش ئەنووسێ لەم هەرێمەدا پەرلەمان بووە بە مەحامی حکوومەت ئەم شێوە پەرلەمانە لە هیچ شوێنێکی دنیادا نییە هەروەها بارزێ ئەلیش ئەنووسێ بەڕای من پەرلەمان وەکو ئامڕازێکی ئامرێزی دوهۆزبەکە وایە هەروەها ڕەوەند سەیدیش ئەنووسێ نەخێر هەرگیز نەیتوانیوە چاودێر بکە بەڵێ ژان بێگومان ئەمە سەرنجی زۆربەی ئەوانەیە کە کۆمێتیان نووسێ لە تۆری کۆمەڵاتی پێیجێنارتی لەسەر تەوەری ئەمڕۆمان هەمویان پێیان وایە کە پەرلەمان نەتوانیوە چاودێری حکوومەت بکە بەختیار لە شارە زۆر فەرموو بەڵێ هەم کاتت باش هەموو کاتێکت بەڕێزگیان من دوو تەوەرەمەیە لەسەر باش پێی جەنابتان بەڵێ یەکەم ئەو براندان پەرلەمانانەی کەوا دیفاع لە خەڵک دەکەن یاخود زۆر جار خۆیان دەکەن بە ڕشتی هەموو میلەتی کورد یا باسی گەندەڵی دەکەن لە ناو گەندەڵەکانە من ناڵم گەندەڵی نییە بەڵام ئایا هەر یەکە لەو ئەندام پەرلەمانانە مانگی 9 ملیۆن دینار وەردەگرن ڕۆژێک لە ڕۆژان باسی خۆیانیان کردووە ئەو گەندەڵیانەی خۆیان مانگی 9 ملیۆن دینار چەند دەکا تابی ئەو 9 ملیۆن دینارە دەکەن لەگەڵ خەڵکانێکی فەقیرە کە ئەو 9 ملیۆن دینارەی ئەوان معاشی بگرە 200-300 نەفەری هاوڵاتی هەژار و فەقیر دەبێت بۆ ڕۆژێک لە ڕۆژان باسی ئەو 9 ملیۆنەی خۆیان ناکەن کە بیێن نەخوارەوە بیگەن نە ئاسێکەوە معاشیەوەنی لە ئاسی معاشی پێشمەرگا بیا لە ئاسی معاشی خەڵکانێکی فەقیرا بێ یا بگرە بعد و بەرامبەر بە معاشی پێشمەرگە زیاتر بێ ئەمە یەک دووەمیش ئەو برادەرەی کەوا بە ناوی گەواڵی لە شارە زۆر باسیەوە دەکا من پێم وایە لە شەستەکانەوە ئەو بەخۆی بە باپ و باپیەوە جاشە ببۆرە کاک بەختیار تکایە بەڕێزان ئێمە بەدادۆچن بوو ژمارەی هەموو ئەو کەسانێکن کە ئەم شاشە ئیستیغلالێکن بۆ جنێودان کاک بەختیار بوو تۆ ئەو تەحملت نییە بە شێوەیەکی منطقی جابی کاک گەلاڵی بدەیتەوە ئەو چ جوێن بە تووداوە بە تعدید قسەی ناشرین بە تو کردووە باسی شتێک کردووە توش بە منطقی جابێ بدەوە بۆ هەڵاچی بۆڵەکی لەم شاشەیە ئیستیغلال لەم شاشان فەزا ئازادیە بکەی عنی تو بۆ پەیوەندیت کردووە بۆی تەشهیر بکەی بە کەسێکی دیکە کە سەرنجی ئەو بەدڵت نییە بەڕێزان عنی ئێستا لە کوردستانە نازانم یەک هەیە لەم بەرنامەیەکە متابعە بکەن
تحملی کۆمەڵێک کەسەیە تحملی ڕخنەی بەرامبەر ناکە ئایا ئەوە ئەدەبیات و ئایدۆلۆژی فەلسەفە ئەو حزبانەیە کە ئەم خەڵکە پێگوشەگیر کراوە کە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیە تحملی ڕخنەی بەرامبەر ناکە یەکسەر بە جوێن بدا پێم وایە ئەگەر مقابل بێش بە تەوەنگی جابی ئەداتەوە ئەمەیە سیاستکردن ئەمەیە مدێرنێت ئەمەیە کرانەوەی کۆمەلگا ئەمەیە وەکو ئەم کۆمەڵێکی حزب ناویان ناڵێم باسی ئەوەکەن کە ئەوان لە ئاستێکی زۆر بەرزە خزمەتی پێشخستنی کۆمەلگا و کەلتور و عەقلیەت و زیینەتی تاکەکەن ئەمەیە پێگەیاندنی کادر کێکێکە ناتوانێت تحملی دوو ڕخنەی بەرامبەر یەکتر بکەن یەکسەر لەسەر ئەم شاشە لە بەرچاوی بە ملیۆنەها بینەر جنێ و بە مقابلەکەیەدا ئەم شێوە سیاستکردن و فەلسەفە و ئەدەبیاتی ئەو حزبانەی کە ئەم کەسانە ئەندامن تو بڵێ چوون بێ بەڕێزان ڕەحمان لە چمچەماڵ فەرموو کای ڕەحمان سەرچاوم یانێک وەڵا مع لە زەمان بکەی کە لەسەر چەند وتەیە قسە بکەین زۆر مەمنوونی جەناب تەبین بەڵێ یانێک وەڵای یەکەم ئەڵێم ئەوانەی کە بەرامبەر ئێنارسی لێیان هەیە ئەڵێن کەناڵێکی باش نیان ڕەخنوویێرە من ئەڵێم کەناڵی ئێنارسی کەناڵی تاگە کەناڵە لە ڕووی کوردستانە تاگە کەناڵە لە ڕووی ڕاگەیەندەکانە کە بێ احتراسی پێ بکەین نابێ بڵین کەناڵێکە ڕاستیەکان ناخاتە دەر بڵێ کەناڵێکە ڕاستیەکان وەکو خۆی خاتە بەردەم چای بینەران و بۆ کەسانیش ئەڵێم کە باسی پێشمەگاکەن پێیان قەبزە بێت یان زمانیان قوت دراوە من ئەڵێم ئایا پێشمەرگە نەبووایە پێشمەرگە نەبووایە ئەو کەسانی کە لە توی جێگاوە قساکەن ئێستا کەس و کارەکەی لەکوێوە بوو پێشمەرگە شانازیە بەسەر هەموو وڵاتێکەوە بەڵێ بەڵێ کایکە ڕەحمان بەڵێ سپاسە باوکی محەممەد البەردەڕاش فەرموو ئەم کاتە باش بڕێز هەموو کاتێکت کاکە ڕێز و حرمەتم بۆ بەرنامەکەی ئێوەی بەڕێز هەیە سپاس من وەکو ئەندامێکی پارت دەکەم کە خۆم ئێستا ئەندامی پارتی ڕێز هەیە بەڵام من جوابی ئەو خۆشکە بە ڕێزتەمەوە کە دەڵێت ئێوە عیب ناکەن ئەگەر خۆی بزانێت مانای کەلیمەی عیب ناکەن خۆی کە لەسەر کە بە قسەی خۆی دەڵێت من لە ئێران بووم گوێم لەو بەرنامەیان گۆڕاگرت و یانی کە ئێمە بیستمانەوە بوو ئەگەر ئەو ئێران بۆ مراجعی دکتۆر یان بۆ پیاسا یان بۆ سەفرا یان بۆ هەر شتێشتر ئەو من تاکیدم لەوە کە ئەو لەسەر حسابی من و تۆ چووە لەسەر حسابی من و تۆ چووە حەقی خۆیەتی کە ئێستا بەیەوە بڵێ ئێوە عیب ناکەن ئەوەندە تەشریف بە ناوی مەسئول و ناوی فلان و ناوی فیستان دێنن ئەوە واقعە کە دیارە خۆی لەسەر حسابی حزب ڕۆیشتە ئەو پارەی ئەو حزبە هەمومان دەزانی هی منەوە هی تۆ کوشتی بەڕێزمە و هی خەڵکێکی ترا بەڵێ باوکی محەممەد سپاس بۆ تۆ پەیوەند لە هەولێرەوە فەرموو کای پەیوەند کاکی پەیوەند فەرموو دەنگی تۆ زۆر باش نایەتە من فەرموو ئەگەر نازام خەتە شەبەکە هەموو کاتێکت باشی ڕاستی دەتوانێت بڵێم ئەوی ئازادی بەخشە یعنی یەکەم کەناڵین ئاسیا ئێمە کاک پەیوەند ئێمە خزمەت ئێوەکەین ئێمە خزمەت ئێوە نەکەن لە مقابلەوەیە کە ئێوە دەستخۆشمان لێ بکەن ئەوە ئەرکی ئێمە دەستخۆشی لەوەیەکەین کە ئێمە بتوانین خزمەت ئێوە بکەن خزمەتی ئێمە بەدلیەوە بێ فەرموو بەڕێزی کوڕی بەڕێز کاک گەڵاڵی لە شارە زۆر کە پەیوەندی کرد بەڕێزی کوڕی بەڕێزێت چکەوشەکانی زۆر جوان و حەقیقەت بوو هیچ کەس ناڵێن بەس بڵاو و لە هەولێرەوە تا شارە زۆر لە کاک گەڵاڵی دەکەم تاوەکانی ماز دەکەم بەڵێ ژان پەرلەمانی کوردستانیەوە کە دەستگەهێ یاسادانانی کوردستانی هەیە چاندێک کاریە چاودێریە حکوومەتە هەرێمی بکات گەل و وەکوت بێژن vê هەرێمێدا گەندەڵی هەیە و vê هەرێمێدا سیستەمی پرێڤەبرنا ئیداری گەلێک باش نییە هەیە چاندێ هەیەنوە حکوومەتە هەرێما کوردستانە کە وڵاتن هەری پێشکەفتە vê سیستەمێکە هەری فەکری و دادگە سەروەرە گەلە جان ڕئیس وزەرا لە سەر کورسێکی نەخارج بەر کێمترین گەندەڵی vêrê وەختی داتا و ئامار بێژین گەندەڵەیە لە ئەدا پرێڤەبرنا حکوومەتێ لە سەرفکردنا بودجەی ئایا پەرلەمانی کوردستانە هەیەنها شایە وەزیرێکی بەدوەکو جددی لێ پێچینەی گەل بکات ئەن وەزیرێکی سەر شولێ ویلادەت گەلو ڕێکان لە هەولێرەوە فەرموو سڵاوی وەرە تەماش سەرچاوم سەبارەت بەڵێ پەرلەمان زۆر بە وردیتوانیەتی چاودێری کارەکانی حکوومەت بکە زۆر بە وردیش گەندەڵیەکانی دەستنیشان کرد و دەستی خستە سەریەکەیەکە خاڵەکانی گەندەڵی لە سەرجەم وەزارەت و دامدەستگاکانی حکوومەت تەنانەت ڕێگا چارەسەریشی بۆ گەندەڵیەکان داناوە و تەنانەت بەڵام کە نەبوونی ئەنجومەنی ڕاژە و نەبوونی دیوانی چاودێری و نەبوونی دەستەی نەزەها و نەبوونی دادگایەکی بێلایەن
تا تۆ تا بەیانی دەستخیتە سەر گەمەڵیەکان و کوڕەکان حکوومەت ئەگەر ئەمسان چار خاڵە و چار لایەنەت نەبێت لە هەرێمی کوردستان تۆ بە هەر کەم و کوڕی بخەیتە ڕوو فەرموو ڕۆژانە بەدایان بەڵگەی کەم و کوڕی گەندەڵیەکانی حکوومەت ئەخرێتە بەرچاویان و بەڵام پەرلەمان لەبەرەوەی زۆرینەی دەسڵاتە و چاپۆشی لە گەندەڵیەکە بێستفادەیە چاودێریەکەی سۆ سپاسمان نەکەین سەرکەوت لە چمچمان ئەو کارۆ باش هەموو کاتێک وڵی سەبارەم پەرلەمانە وڵی ئەمە شتێکینا ئەجوریە بەڵێ دەنگی تەلەڤیزیۆنت کەسکە کاکێ سەرکەوت ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی دەنگی تەلەڤیزیۆنت کەسکە تکایە بارحال سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان ئەو کاتەوە پەیوەندیەکەن تکا دەنگی تەلەڤیزیۆنە کەسکەن بۆیە لێرە کێشە دەرنەکەوێ و ئیسیفادە لە کاتیش بکەن ڕێباس لە چەمچەمان فەرموو هاک ڕێباس بەڵێ فەرموو ئەلو ئەم کاتت باش هەموو کاتێکت باش من دەستخۆشی بەرنامەکە لێکم بەڕاستی شتێکی جوان پێشەسەکەیت و ئەمە خزمەتێکە بەگەلی کوردیەکەن کەناڵەکەیەوە بەڵام لەگەر ڕێز بە بۆ کەسانی کە ڕەخناگرن ومانە حتی خوانە خەڵک ڕەخ لە بگرێ من خۆم کادرێکی پارتی دیموکراتی کوردستانم ئێمە ئەگەر ئەو کەسەی کە ڕەخناگرێ لە حیزبەکەم لە حیزبێکی تا من حیزبین لە خزمەتی گەلی کوردای بۆ ئەوەی زیاتر خزمەت بکەین کەوە دەخلشمان لێگرێ بۆ ئەوەی سرنجی ڕاکێشین بەلای خۆوارە زیاتر خزمەت بە بیلەتەکەمان بکەین ئێوە کە بەرنامەیەکەن دەستخۆشیتان لێکم ئەخی خۆتانە بڵێ ئەو کەم و کورتیانی کێ باسێکن هەمووی هەیە هەمووی هەیە بەس هیوادارم حیزبەکەی من و حیزبەکانی کەش خزمەت زیاتر بە میلەتەکان بکەن بۆ ئەوەی ئەو دەنگە ڕازایی نەبێنێ زۆر سپاس بۆ بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئێمە لێرە خزمەتی هەموو بچوونە جیاوازەکانەکەین پارتی بێچەتی بێ گۆڕان بێ ئیسلامی بێت ئیتر تا دوای ئێمە تهدیدمان نەکردو ئەمانەمە ئێمە خزمەتی هەمووتان نەگەم بۆتە سەرنجی خۆتان بەڵێن بەستەکایە بە لەنە سەرجا تەشەنج دروست نەبێ یەکتر قبولکەن با سەرنجی دیکە قبولکە نەک بە قسەی ناشرین جای باتەوە کارزان لە سلێمانی فەرموو ئەم کاتت باش بەڕێز سەرچاوم چاو خۆشبی وتمە ئێوە تەورێکتان لەسەر پێشمەرگەیە بەس ئەوە دوو ماگەی پێشمەرگەم بجێ وەرنەگرتووە تەوەریەمەش لەسەر پێشمەرگە نییە بەڵام سەرنجی خۆت بڵێ بەڵێ 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 فەرموو وەڵەوە ئەمە ئەوە دوو ماگە مەعاشمە وەرنەگرت بۆ وەرنەتگرتووە تو لە چێ داوامەکەی کاکی کارزان بەڵێ لە چێ داوام لە سکرتارێتم وتم بەرکی ئەوەش محاولێک بکەن بزانم بۆمان هەوڵدەم بزانم بەڵێ تۆ لە سکرتاریەتی هیوادارین بەرپرسان لەوێ جێتان لە تو بێەوە دوو مانگی وەکو پێشمەرگەی معاش بۆ وەرنەگرتووە سەیدا لە مەخمۆ فەرموو دەستخۆشی ئەو بەرنامە لێ دەکەم زۆر سپاس دەستخۆشی لە هەموو ئەندام بەرنامەکانە دۆڵان دەکەم ئەی ئەوانی تر ئەوانێکی وەڵی گوناحە هەچی دەنجی دەوانی لە کوردستانی دادین بەڵێ سپاس سەردار لە شاری سلێمانی فەرموو ئێوارە باش کاکار سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لێیەکەم سپاس کاکە گیان ئەوانەی کە لە پەرلەمانە مزایدە بەسەر لیستی زۆرینەوەکەن ئەوانە بدەوێ و نەدەوێت ئەوانە دژی لیستی زۆرینن یعنی پەرلەمان بریتینە لە لیستی کەمینە خۆمان نەزانین کەمینە چی و زۆرینە چیە ئەوانش پەرلەمانە هەریشیان تەفڵیان بۆ چیان کە دەتایسە بۆ ئەم خەڵکە بەشەیەکی گشتی کاک سەردار کەمینە بێ یان زۆرینە بێ بەشەیەکی گشتی پارلەمانتاران ئەوانەیە لە پەرلەمانی کوردستاندان کە ئێستا وەکو تو بینی لە جادەیە لە تۆری کومەڵاتیە زۆربەی زۆریان لە ئەدای پەرلەمانی کوردستان ناڕازینە بەم شێوەیە کە چاودێری حکوومەت بکات کە ئەو قەراراتانێ لە پەرلەمان دەرەچێن بەشێکی گشتی زۆرینە بێ کەمینە بێ ئەملا بێ ئەولا بێ بەرشێ بێ بەڕای تۆ ئەو کەسێ بچیتە پەرلەمان کە خەڵی دەنگی بوودا نە حەزبێکێ خەڵێک دەنگی بۆ ئەدا بۆی بچیتە پەرلەمان خزمەتی خەڵک بکات تا چەند پەرلەمانتانەتان نیەنە بە هەموو بچوونەکانەوە خزمەتێکی ڕاستەقینە خەڵک بکەن والله کاکە ئاکار من دەستخۆشی لەو پەرلەمانکارانە ئەکەم کە داوای حەقی میلەت دەکەن داوای ئەوە ئەکەن چاکسازی کرێ داوای ئەوە ئەکەن کە ئەو پەرلەمانتارانە چێنێکێت تو باسێکی ئەکرێت تهدیدی لە زۆرینە بێ لە کەمینە بێ هەر هەمیان یعنی حەقی ئەوان هەیە کە دەنگیان پێ دراوە چوونە پەرلەمان و دیفاع لە میلەت تو باسی مزایدات کە پێت وایە کامیان مزایدەکە نەکو تو وەکو هاوڕاتیەک والله من وەکو سەرنجی خۆم وەکو لایەنگرێکی پارتی پێ دەڵێم ئۆپۆزیسیۆن بەس ئەوەی حکومەت ناشرین کا پەرلەمان ناشرین کا بەڵام ئەوانیش بێگومان سەرنجی پێچەوە نایە ئەڵێ نادامانی تەرەیان ناوی هەموو شتەکان بەڕێ بکەن برای بەڕێز دەکەم خۆ کەمینە بریتینە لە نوێنەری هەموو میلەتی کورد کاک ئەوان نوێنەری کەمێکی میلەتن نوێنەری زۆری میلەتی پەرلەمانی کوردستانە نابێ ینی ئەوان مزایدە بەسەر پارتی و بەسەر یەکێتەوە بکەن برادەرێ ئەڵێ وەڵا پارەیان سەر کردەوە بۆ
گۆڕی بەرزانی هەمومانی بینین بەس دوو بەردەکە و گڵەکەیە هیچ کەسێکی مزایدە نەکا بەسەر ماڵی منام بنەماڵی بەرزانی بنەماڵی بەرزانی سەرۆک بەرزانی شوات خەڵاتی نۆڤڵی ئاشتی وەرگتووە دەرەوە بێت هەشتە بکرێت لەسەر بەڵێ کای سەردار بەڵێ بەرزان جێتان لێیە ئەوانەی کە مەیلی گۆرانیان هەیە ئەڵێن پەرلەمانی گۆران زۆر دیفاع لە خەڵکێکیان لە پەرلەمانەوە ئەوانن فریاد ڕاستیان خەڵکە ئەوانەی مەلیان بۆ پارتیە دەست لایەنەکانی تەلیسی کوردستانی ئەڵێن نە ئێمە پەرلەمانتاران ئێمە نونەرە ئێمەنە لە پەرلەمان خزمەتی خەڵکێکەکان و ئەوانی ترکەمینەنە ئەمانە نوێنەری ڕاستەقینە و کوتلەی زۆرینە ئەمانە هەموو شتێک بۆ ئەم خەڵکێکن بەرزان ینی ئەمە ڕێیجادی کوردستانی ڕێی لایەنگیری ئەمانە فعلەن لە پەرلەمانی کوردستانە بەم شێوەیە هەیە جادەی کوردستانی تەسەوری بەم شێوە بوو پەرلەمان پێشەوە لە شاری سلێمانی فەرموو کا پێشەوە ئەم کاتەوە باشیانی من هەموو کاتێکت باشیان زۆر سپاس فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس فەرموو وەڵای کاکە گیان لەسەرم بجێ بۆن منەوت پەرلەمان ئەسڵەن نەیتوانیوە چاودێرێکی وردی حکومەت بکات بۆ نەیتوانیوە کە دەسەڵاتی شێ بە پێیاسا ئەگەر ئێمە تەماشای دانیشتەکانی پەرلەمانکەن ئەم دوایە لەسەر بودجەیە ئاگامان لێ بەڵێ ئەوانەی کە لەسەر بودجەیە ئەگەر دیقەتی ئەندام پەرلەمانەکانی کوردستانی بین هەمووی بە شان و باڵی بودجەکە هەڵێ یانی لە باتی ڕەخنەگرتن و چاکردنی بودجەکە و ینی بۆی بودجەکە بچێتە خزمەتی خەڵکەوە ئەچن بە شان و باڵی هەڵێن بەڵام ئەوانی دیک ئەوانی شەڵێن بودجەی کێشێک نییە ئەوە وەزارەتی ئابووری ئەوەسیان راپۆرتی بەڵاو کردێتەوە لەسەر راپۆرتەکانی ژووری ئابووری تەفگەری گۆران ئەڵێت ئەوە زانیاری ئەوان هەمووی هەڵەنە ئەوانی شەڵێن کە لیستی گۆران ئەوانی تیکەش کە معارضان ئەوانیش مزایدایکەن لەسەر ناوەڕووکی بودجەیش کێشێکیان نییە ئەگەر ئەڵێکی باشە ئەگەر ئەڵێ مەسەن ئەوان ئەڵێن ئەوان گوایە مزایدی سیاسیەکەن ئەوان بۆن منێکێکە ساو باسی مافی پێشمەرگی کردووە یەکێکە ساوا بەسەن باسی عەبدوڵای مەلانووری هەستاوە باسی بودجەی پەرلەمانی کردووە ئەگەر ئەمانە مزایدی سیاسیش بن خۆ لە خزمەتی خەڵکییان ئەگەر لە خزمەتی خەڵکییانە بن ئەنجامە پێڵن مزایدی سیاسی بەڵێ فەرهاد لەو لێرەوە کاک فەرهاد فەرموو بەڵێ باشە بەڕێز من باشم سپاس فەرموو باش بەڕێز کاک فەرێت ئەوە چاندی جا دووبارەکەینەوە بەڕێزان تکایە ئەو کاتە پەیوەندیەکەن تەلەڤیزیۆنتان کەسکەن مە بەسمان کەسکردنی تەلەڤیزیۆن بەس بەرەوەی کێشە دروست نەبێت دەنگیوە باش بکە فەرموو کای فەرهاد من وەک ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەڕێزی کێشەمان نییە لەوە بەڵێ دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیران و کاگێتروان دەکەم بەڵێ بۆ ئەوەی ئەو ساڵ لە هەموو ساڵەکان زیاتر بودجەیان نارد بۆ پەرلەمان و ئەو ڕەخنانەی کە لە بودجەش دەجویدێ کە هیچی وان نییە تۆ نەزانی هیچی وانە نمونەیەکت هەیە وڵی چکە پارتی تۆ خۆت بودجەت خوێندوتەوە کاکێ فەرهاد تۆ ناوەڕووکی پرۆژە یاسای بودجەت خوێندوتەوە کە فعلەن هیچ مکاسێک نییە بەراورد کردووە لەگەل بودجەی ساڵانی ڕابردۆ بودجەی بەکاربردن و بودجەی خەرجیات و تا دوایی تۆ خۆت خوێندوتەوە بە دوازدەشن بوو کردووە ئەن هەر هەندێکڵێن کێموکاسییان نییە بەس لەوە ئەزانی لە ساڵەکانی تر زیاتر پەرە بە هەموو شتێک دراوە و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڵێ سپاس بۆ تۆ غەفۆر لە پیرەمەگرون فەرموو ئەم کاتت باش بەڵێ کاک غەفۆر کێر بە کورتی فەرموو لە خزمەت داین زۆر دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە سپاس سپاسی هەموو ئەندام پەرلەمانەکان دەکەم هەموو فراکسیۆنەکان تەبعەن پەنجەی دەستان هەموو وەک یەک نییە لە گۆڕان و لە هەموو فراکسیۆنەکان چاکەیە و خراپیش هەیە بەڵام من تکایەکی برانە داواکاری لە ئەندامانی پەرلەمان دەکەم ئەگە هەڵدەستن قسە دەکەن بە پەنجە بخەنە سەر هەموو برینەکان یعنی بەڕاستی کۆمەڵێک ینی ئەگەر سەرۆکی پەرلەمان و ئەندام پەرلەمانەکان باوەڕ ناکەم وەکو پێویست ینی بەداراچون بکەن ئەو یاسانەی لە پەرلەمان دەردەچیە ینی وەک خۆی حکومەت جێبەجێی ناکە ینی بەڕاستی ئەدای حکومەت زۆر لاوازە لە دام و دەستگاکان ینی بەڕاستی زۆر شت هەیە ینی بۆ نمونە ینی کابرا باسی خانەنشینی دەکرێت ینی کابرا یەک ڕۆژی پێشمەرگایەتی نەکردووە بە پلەی نازانم چ خانەنشین کراوە ینی لە زۆر بوارەوە کابرا یەک ڕۆژی بەڵێ کاکی غەفۆر سەرنجی تو گەیشت ئاراست لە ڕانیە فەرموو دوا پەیوەندی کاکە ڕاست بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکە دەکە بە کورتی کاکە ڕاست باشە دەستخۆشی بەرنامەیە لێ دەکەم زۆر سپاس من لە خزمەتدان
چاوەکەوی من وەک بۆ خۆم ناوی ناوە جەزیرەی کوردی لە کەناڵەکەیەوە زۆر سپاس من دوسێ پێشنیارم هەیە بەڵێ وەکو دانیشتوێڕانی وەکو پێشمەرگەیەکیش ئەگەر بە کورتی کات دوا پەیوەندێت باشە بەسەر چاو باشە بەسەر چاو ئایا کە موچەی پێشمەرگە تاخیر دەبێ بۆ کەس قسەیەک ناکە بەڵام بۆ موچەی مامۆستایان 2 ڕۆژ تاخیر دەبێ مامۆستا دەستنە سەرجادەی هەموو شتێک دەڵێن بەندا پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆنیش ئایا تا ئێستا لەگەڵ دەسەڵاتدارەدا نەبوو بەڵێ کاکارە سپاس بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان سەرنجێن خەڵکیاتی زۆربیان دەبێژن پەرلەمان ئەدا پەرلەمانی باشینە ئان هەنە پارتی ئان یەکەتی دیفاعی پەرلەمانتەری خەکە گۆڕان و زەمکیاری دیفاعی پەرلەمان تارێت خەڵکی خەڵکێکی دەیە بێژی بەرەنگێکی گشتی ئەدا پەرلەمانی باشینە ئایا پەرلەمان ئەف ماساتێت فەرمیل هەرێما کوردستانی ئایا گۆر یاسای کار دەکەن ئایا لە گۆر بەرژەوەندی گشتی کار دەکەن یان چارچوبێ ئەجندا و عازێت حزبی کۆپی پیسا بەرژەوەندی حزبی دمشقیوان دەهێت پەرلەمانی بەزبی پراکتیزەکەن هێلێندی هەمی سۆرن چ بەرژەوەندی گەلدا بنچنە بەرحالە میویدارین سەرنج بۆ لایەنی پەیوەندیدار و بۆ پەرلەمانتاران و پەرلەمانی خۆشی گەشت بە حتا سوبەیل تەوەرەکی دیدەم خزمەتەوە دەبین ئێوار باش